تا ئێستا زانیوتە 11 جۆر خەو هەیە. ئەگەر یەکێک لەو خەوانەت بینی هێمای بە ئاوات گەیشتنە، جاوەرە بە یەکەوە باگوێ لە لێکدانەوەکەیان بگرین. کوڕە زۆر خۆش و کورتنها بە تایبەتی بۆ گەنجان و بۆ ئەوانەی کە لە ژیانیاندا زۆر ئاوات و هیوایەتیان هەن. بەر لەوەی کە دەست بە لێکدانەوەکە بکەین، ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانت سەبسکرایب نەکردووە، سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆی هەر کاتێک ڕۆژانە ڤیدیۆ بڵاو دەکەینەوە بە ئاسانیش بەتەستی تۆ بگات و بتوانانی لە کاتی گونجاوی خۆتدا سەیری بکەیت. هەڵبەت لایک و کۆمنتیشتان بیر نەچێت بۆ ئەوەی زۆرترین خەڵک لای سودمەند بێ بە ئیزنی خوای گەورە تۆش لە ئەجر و پاداشتی ئەو گەیاندنەدا بەشدار دەبێت. یەکەم لەو خەوانەی کە هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لەوەی کە ئینسان ببینێت لە شوێنێکی بەرز سەرکەوێت، ینی بۆ شوێنێکی بەرز بڕوات، جات چیایەک بێت و هەروەها بورجێک بێت و هەروەها قادرمە بێت. گرنگ ئەوەیە ئینسان بە شوێنێکدا سەرکەوێت بۆ بەرزایی بڕوات و بگاتە شوێنی مەبەست و سەرکەوێت، سەر چیایەکەوێت، سەر قادرمەیەکەوێت، سەر خانوویەکەوێت، سەر بورجێکەوێت. ئەوە بە ئیزنی خوای گەورە هێمای بە ئاوات گەیشتنە. دووەم لەو جۆرە خەوانەی کە هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لە دەرچوون لە ئیمتیحان و تاقیکردنەوە یاخود پێش بڕکێکردن لە ئیمتیحاندا لەگەڵ کەسانێک. ئەگەر دەرچووی و ناجح بووی بە ئیزنی خوای گەورە ئەو خەوەش هێمای بە ئاوات گەیشتنە. سێم لەو جۆرە خەوانەی کە هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لە بینینی ڕووناکی. جا چ ڕووناکی ڕۆژ بێت، ڕووناکی مانگ بێت، بچێ ژوورێکی ڕووناکەوە گڵۆ پشتی زۆر لەبێ زۆر ڕووناک بێت، کاتێک دەستی خانوێک ڕووناک بێتەوە و ڕووناکایی پەیدا بێت، لە ناکاو ڕووناکاییەکت بۆ پەیدا ببێت یاخود بچێ شوێنێکی ڕووناک، ئەو خۆش بە ئیزنی خوای پەروەردگار هێمای بە ئاوات گەیشتنە. چوارەم لەو خەوانەی کە هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لە پۆشینی بەرگێکی جوان و نوێ بۆ هەر کەسێک بە تایبەتی گەنجان و کوڕان و کچان ئەگەر بینیان جلوبەرگێکی جوانیان پۆشیوە بەدڵیان بووە پێی ئاسوودە بوون و جلوبەرگێکی نوێ و پاک و خاوێن و ڕێک و پێک بوو بە ئیزنی خوای گەورە ئەو خەوەش هێمای بە ئاوات گەیشتنە. جا هەر جۆرە هیوایەتێک بێگرنگ ئەوەیە ئەو کەسانەی کە هیوایەت و ئاواتیان زۆرە لە ژیاندا ئەو خەوانە هێمای بە ئاوات گەیشتنن بە ئیزنی خوای پەروەردگار. پێنجەم لەو خەوانەی کە هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لە ئەنجامدانی کارێک بە جوانی و ڕێک و پێکی. جا هەر جۆرە کارێک بێت، نووسینێک بێ، خوێندنەوەیەک بێ، وەستاوکرێکاریەک بێت، ئیش و کارێکی ماڵەوە بێت بۆ ئافرەت و هەر ئیش و کارێکی دیکە بێت، ئەگەر کەسێک ئاوەها بینی ئیش و کارێک دەکات زۆر بە جوانی و ڕێک و پێکی بە ئاسانی بەدەستیەوە دێ و بە جوانی ئەنجامی دەدات، ئەو خۆش بە ئیزنی خوای پەروەردگار هێما و نیشانەی بە ئاوات گەیشتنە. شەشەم لەو خەوانەی کە هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لە زەردەخەنە و پێکەنینێکی کەم بە دڵخۆشیەوە. ئەگەر کەسێک ئاوەها بینی زەردەخەنە دەکات، پێ دەکەنێت، دڵی خۆشە لە خەودا، ئەو خەوەش بە ئیزنی خوای پەروەردگار هێما و نیشانەی بە ئاوات گەیشتنە. جا هەر جۆرە هیوایەتێک کە ئینسان هەیبێت لەو دنیادا هێمای ئەوەیە کە ئەو کەسانەی کە هیوایەت و ئاواتێکیان هەیە بە ئیزنی خوای پەروەردگار ئەو خەوانە هێمای ئەوەن کە پێی دەگەن. حوتەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لە نوێشکردن بە خوشوعەوە و بەدڵ ئارامیەوە و بەدڵ خۆشیەوە و هەروەها قورئان خوێندن لە کاتێکدا کە ئینسان دڵی پێی خۆشە. ئەگەر کەسانێک ئەو خۆیان بینی هیوا و ئاواتێکیان هەیە بە ئیزنی خوای پەروەردگار ئەو خۆ موژدەیەکە بۆ ئەوەی ئەو کەسانە گەیشتن بە ئاواتیان نزیک بۆتەوە. هەشتەم لەو جۆرە خەوانەی کە نیشانە و هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لە دەست نوێژگرتن و هەروەها خۆشۆردن بە ئاوێکی سپی و ساف و جوان و پاک. ئەگەر ئاوەها بینیت بە ئیزنی خوای گەورە ئەوە موژدەت لێبێت نیشانە و هێمای بە ئاوات گەیشتنە. نۆیەم لەو جۆرە خەوانەی کە نیشانە و هێمای بە ئاوات گەیشتنە بۆ ئەو کەسانەی کە هیوا و ئاواتێکیان هەیە لە ژیاندا بریتیە لە تەوافکردن و سوڕانەوە بە دەوری کەعبە و ماڵی خوای پەروەردگاردا بە دڵێکی ئارام و ئاسوودا بە ئیزنی خوای گەورە بینینی ئەو خەوەش هێما و نیشانەی بە ئاوات گەیشتن و نزیک بوونەوەیە لەوەی کە ئەو کەسانە بە ئاوات و دڵی خۆیان دەگەن بە ئیزنی خوای پەروەردگار. دەیەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لە بینینی ئاسمان بە ڕوونی و بە سافی و بە ڕووناکی و بە جوانی. ئەگەر ئینسان ئاسمانی بینی ئاسمانەکە سپی و ساف و جوان و ڕووناک و بە ڕووی دادرەوشایەوە ئەو خۆش بە ئیزنی خوای پەروەردگار هێما و نیشانەی ئەوەیە ئەو کەسانەی کە ئاوات و هیوایەتیان لە ژیاندا هەیە نزیک بۆتەوە و
بە ئاواتەکەیان دەگەن بە ئیزنی خوای پەروەردگار. 11 لەو خەوانەی کە نیشانە و هێمای بە ئاوات گەیشتنە بریتیە لەوەی کە ئەو کەسە خۆی ببینێتەوە لە ناو دار و درەخت و سەوزایی و باغ و باغات و گوڵ و گورزار و شوێنی سەوز و جوان و بۆن خۆش و ڕێک و پێک. ئەگەر کەسانێک هیوا ئاواتیان هەیە لە ژیاندا ئەو خەوەیان بینی بە ئیزنی خوای گەورە ئەو خەوە نیشانە و هێمایە و مژدەیە بۆ ئەو کەسانە بە ئیزنی خوای پەروەردگار بە هیوا ئاواتەکەیان دەگەن. ئەواتە خەو ئەگەر ئینسان وەکو خۆی مامەڵەی لەگەڵدا بکە نیعمەتێکە لەلایەن خوای پەروەردگارەوە یاخود مژدەیەیان ئاگادار دەکرێەوە لە شتێک بە چاکەی بزانە هەر کاتێک خەوێکی خۆشت بینی حەمد و سەنای خوای پەروەردگاری لەسەر بکە بۆ ئینسانێکی زانا و چاک و تەقواداری بگێڕەوە بەڵام بۆ ئینسانی حەسوودی نەگێڕیتەوە. ئەگەر ناجاری وهەیە حەسوودیت پێدەبا و جاری وهەیە چاوپیسیشت لێ دەدا. ئەگەر خەوێکی ناخۆشت بینی پەنا بگرە بە خوای پەروەردگار و زیکرەکان بخوێنە خەوی ناخۆش لە شەیتانەوەی هەر مەیگێڕەوە و هیچ حسابێکیشی بۆ مەکە. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەکمان سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەت بکات. لە کۆتاییدا دەڵێم ئەگەر هەر خەوێک و لێکدانەوەی هەر خەوێکتان پێ باشە لە کۆمنت بۆم بنووسن بۆ ئەوەی لە ڤیدۆی داهاتوودا بە ئیزنی خوای پەروەردگار لەسەر داخوازی ئێوە باس لەو خەوە بکەین و ئیشەڵڵا سوودی دەوێت بۆ هەموو لایەک. ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن، لایک و کۆمنتان بیر نەچێ بۆ ئەی بگاتە زۆرترین کەس بە ئیزنی خوای پەروەردگار ئێوەش لە گەیاندنی ئەو خێرەدا بەشدار دەبن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.